دوامین خۆلی فێستیڤاڵی ئێزی نێودەوڵەتی شانۆی خانمان بە بەشداری 63 وڵات لە میسر بەڕێوەچوو. سەرجەم کارە شانۆیەکان لەلایەن ژنانەوە بەرهەم هێنرابوون. لەلایەن ژنانەوە کاری نواندن بۆ شانۆگەریەکان کراوە. بۆ قسەکردن لەبارەی فێستیڤاڵەکە ڕاستەوخۆ هونەرمەندی ئازیز خات و فرمێسک مستەفامان لە ئەڵمانیاوە لەگەڵا. خات و فرمێسک سڵاوت لێبێ. بڵاو لە ئێوە ڕۆژتان باشە. سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. خات و فرمێسک من لەوە دەست پێ یەکەم چەند مانجێک بەر لە ئێستا لە مەغریب ئەم جارەش لە میسر ئەم جم و جۆڵ و ئەم ئێنەرجیە پڕە هۆکارەکەی. هۆکارەکەی تەنیا پاڵنەرەکەی داهێنان و شانۆیە و ئەو ئەزمونە کەڵەکەیە کە لە ژیان مایە کە پێویستم پێێتی کە زیاتر کاری بکەم. باشە. خات و فرمێسک پرۆگرامی فێستیڤاڵەکە چی لە خۆگرتی بوو بە دیاریکراوی؟ بەڵێ فستیڤاڵی ئێزیسی خانمانی شانۆکار کە خولی دووهەمی بوو چەندین بەشی جیاوازی لە خۆی گرتی بوو کە هەمووی بریتی بوون لە توانای ژنان بە زۆری بێگومان پیاوانی شانۆکاری شتیایدا بەشدار بوون کە پێک هاتبوون نزیکی لە 62 ناسنامەی جیاواز. ئەو بەشانی کە لەو فستیڤاڵەدا بڵین بەشدار بوو یاخودجا کرا بۆ بەشی نمایشی شانۆیی، بەشی پەرفۆرمانس، بەشی وەرکشۆپ و ڕاهێنان، بەشی توێژینەوە و هەروەها بەشی شەهادات کە پێوترە شەهادات بۆ واتا بەڵگەنامەیی ئەو ژنانەی کە باسییان لە کار و چالاکیەکانی خۆیانە کرد و ئەجا سەر دەستپێکی فستیڤاڵەکە ڕێزلێنان بۆ چەندین کەڵە شانۆکاری ژنە هونەرمەندی نیشتیمانی عەرەبی کرا کە جێگە دەستیان دیارە لە جموجۆڵ بزوتنەوەی شانۆی ژنان و شانۆی بەگشتی و شانۆی ژنان بڵین بە تایبەتی. بەڵێ فرمێسخان فێستیڤاڵەکە چەند ڕۆژ بەردەوام بوو؟ فستیڤاڵەکە نزیکی هەفتەیەک بەردەوام بوو. 16 پێنج دەستی پێکرد و 22 پێنج کۆتایی پێهات. بەڵێ فرمێسخان چەند ژنی شانۆکاری کورد جگە لە خۆت بەشداری لە فێستیڤاڵەکەیان کردبوو؟ خۆشبەختانە سێ ژنە شانۆکاری کورد بە منەوە بڵین سێ ژنە شانۆکار بووین. مامۆستا گەزیزە عومەر بوو لەگەڵ دکتۆر نیگار حەسیب. بەڵێ لێرە سڵاومان هەیە بوویان. فرمێسخان لە کۆتایی فێستیڤاڵەکەدا خەڵات دابەش کرا پشتی ژنانی کورچی بوو لەو بارەیەوە؟ خەڵاتەکان لە کۆتاییە خەڵاتی بەشداربوونە و ڕێزانی بەشداربوونە کە بۆ هەموو بەشداربووان دابشکرا و ئێمەش هەرسێکمان ئەو خەڵاتەمان وەرگرت لەبەر ئەوەی فستیڤاڵەکە خۆی بۆ خۆی بڵێن هینیتیانە بوو پێشبڕکەیتیانە بوو. ئەوی کە باسی کەم بڵێن دکتۆر نیگار لە پەرفۆرمانسی مێموری بەشدار بوو کە یەکێک بوو لەو کارانەی کە بەڕاستی جێگای سەرنجی هەموو بەشدار بووان و هەموو بینەر بوو و هەروەها توێژینەوەکەی مامۆستا گەزیزە کە لەسەر یەکێک لە شانۆنامەکانی خۆی بوو. بەڵێ خات و فرمێسک شەقامی هونەری میسری بۆ چوونیان لە بەرامبەر کارە هونەریە کوردیەکان چۆن بوو بە دیاریکراوی نواندن؟ بەڵێ لە نواندن لەبەر ئەوەی کە بە تایبەتی بڵین نواندن تەنیا دکتۆر نیگار لە پێرفۆرمانسەکە بوو ئەوەی کە باسم کرد پێشوەخت جێگای سەرنجیان بوو ئەوەی کە جێگای بۆ من جێگەی خۆشببختیە کە توانیمان ئێمە وەکو کورد خۆمان بناسێنین و یعنی یەکەم جار بێت کە نەک لەوانەیە ئەوان شانوی کوردی یاخۆت تا ڕادەیەک ئاگار لێبێ بەس بۆ جۆرە نەبوو. ئێمە لە توێژینەوەکەیە باسی ئەوەمان کرد کە باسی ئەنفالمان کرد، باسی هەڵەبجەمان کرد و بە تایبەتی لە توێژینەوەکەی منا کە دەربارەی بڵێن لە
لە یۆنانی کۆنەوە ئەو دەقانی لە یۆنانی کۆنەوە تایبەت بوون بە جەنگ لەبەر ئەوەی تەوەرەی گشتی بابەتەکە لەژێر ناوی بردومان داهێنانی ژنان لە ژێر بردوماندا و من بە تایبەتی بێ لەوەی کە باسی دەقە جیهانیەکان و دەقی هاوچەرخ و درامای هاوچەرخم کردبوو کە لەو پرسەدا چۆن کاریان کردووە لە ئەفریقی دێرینەوە هاوکو ئێستا و بە تایبەتی ئەڵمانیا بەڵام من زیاتر حەزم کرد جەخت بکەمە سەر ئەوەی کە ئێمە وەکو ژنێکی کورد وەکو شانۆکارێ چۆن لە بزوتنەوەی کوردایەتی و لە بزوتنەوەی ئەو سەردەمەی کە ئێمە لە دژی بڵێن لە دژی سوڵتەیەکی دەسەڵاتێک کە بەسەر چووە ئێمە چۆن کارمان کردووە و بە تایبەتیش ئێمە لە نێوان دوو جەنگا کارمان کردووە جەنگێک بووە کە جەنگی ئێران و عێراق بوو و جەنگێک بوو کە ئێمە بۆ پێداگری لە ئازادی و لە سربەستەکانی خۆمان کارمان کردووە و شانۆکاری کورد چۆن توانیوێتی لەژێر سانسۆرە لەژێر چەندین بربەست کە هەی بووە کارەکانی ئەنجام بە. باشە فرمێسخان گرنگی ئەم جۆرە فێستیڤاڵانە بە دیاریکراوی بۆ ژنانی کورد چییە؟ فستیڤالەکە نەک هەر بۆ ژنی کورد بەڵکو بۆ هەموو ئەو ژنانی کە بەشدار بوون گرنگی زۆری هەبوو بێ لەوەی کە لە شێوازی کارکردنی یەکتری بناسن یاخود هەموو ئەو کولتورانەی خۆیان هەرکەس هەر میلەتی مەبەستت ئاڵوگۆڕی کولتوریە فرمێسخان بەڵێ چۆن بەدەستەی کردبوو بۆ هەمان شێوە بۆ کوردیش هەمان شتە تۆ ئاشنا ئەبی بە چەندەها کولتوری جیاواز بێلەوە کولتوری جیاوازیش ئاشنا ئەبن بە بیرروبۆچوونی تۆ کولتوری تۆ لە ڕێشانەوە بۆ من ئەم جۆڵ و بزوتنەوانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەوەی کەوا چۆن بتوانرێژن ئەو توانە شاراوەی خۆی هەیەی بیدۆزێتەوە لە ڕێی توانەکانی تری ژنەوە کە بەرجەستەیەەکە. بەڵێ کەواتە خات و فرمێسک بۆ چوونەکانی تۆ پرسیارێکیکەی لای من دروست کرد تا چەند شانۆکار دەتوانێت شوناس و کللتوری خۆی لە ڕێی ئەم فێستیڤاڵانە و سەررجەم بۆ نەهونەرەکانی تر بگەێنێتە جیهان بە شێوەیەکی گشتی. بێگومان تۆ لە کاتێکا کە تۆ چیتە فستیڤاڵێکی هێوان تۆ بڵێن باڵیۆزی میلەتی خۆتی باڵیۆزی میلەتی خۆتی لە ڕێی هوەرەوە لە ڕێی چەکەوە نییە لە ڕێی باسێکی کولهینێکی ترەوە نییە سیاستەوە نیە بەڵکو تۆ لە ڕێی کولتورەوە گرێ ئەیتەوە میلەتی خۆت شناسی خۆت گرێ ئەی بۆ جێگەی کە تۆ لێیتی وەکو کورد بەڕاستی ئێمە وەکو کورد لەوێ هەرسێکمان هەستمان بە بێدەوڵەتیەکە کرد کە چەند پێویستمان پێێتی لەبەر ئەوەی لە وڵاتەکانی تر سەفیری وڵاتەکانی تر هاتبوون بۆ پێشوازی هونەرمەندانی خۆیان هاتبوون بۆ ئەوەی کەوا کە میلەتی خۆیان بەرزکەنەوە لە وڵاتی میسر کە بڵێن ئێمە پشتیوانی کولتورین ئێمە ڕۆشنبیری لە لای ئێمە پرسێکی زۆر گرنگە بەڵام ئێمە تاکە ژن بووین کە ئێمە هەستمان بە تەنیایی خۆمان زۆر کرد بۆیە من جارێکی تر ئەڵێم کە ئێمە پێویستمان بەوەیە کە وڵات دەوڵەتێکی سربەخۆی خۆمان هەبێ هەتاوەکو بتوانین لەو شوێنانە بە هەمان شێوە هیچ نەبێت سەفیرێکی خۆمان هەبێ ئێمە خۆشبەختانە سپاس لێرەوەمێ سپاسی دکتۆر یاسین کەم کە لەوێ لە ڕۆژی وتوێژەکەم توێژینەوەکەمانە ئامادە بوو و توانی کە پشتیوانێکی ڕاستەوخۆمان بێت کە ئەویش نوێنەری بڵێن کوردستان بوو لە قاهیرە و هات بۆ لامان. بەڵێ خات و فرمێسک پێشوازیکردنی جەماوەری میسر و وڵاتانی تر کە بەشداریان لە فێستیڤالەکە کردبوو بەرامبەر کارەکەی بەڕێستان و شانۆکارانی تری کورد چۆن هەڵەسەنجێنیت؟ بەڕاستی وەکو ئەوان وەکو بڵێن وەکو فزولیە گرتبوونی دەربارەی کورد و عێراق کوردستان و عێراق دەربارەی جلە کوردیەکانمان یعنی یەکەم ڕۆژ لە ڕۆژی دەستپێکا کە من بە جلە کوردیەکانەوە چوم چەنەها بڵێن وێنەگر ئەهاتن بە تایبەتی ڕسمی منیان نەگرت بڵێن ڕسمی من نەبوو بەڵکو ڕسمی پۆشاکە کوردیەکەم بوو کە من بۆ خۆم پۆشاکەکەم لەوێ ناسنامەیەکی تر بوو کە کوردی بە وڵاتانی تر ئەناسی بۆیە من بە شانازیەوە ئەڵێم لە هەر هەتاوەکو ئەکسسوارێکی کوردی هەتاوەکو لەچکێکی هەوری کوردی هەتا جلێکی کوردی پێش ئەوەیە کە ئێمە باسی خۆمان بکەین پێش ئەوەیە کە باسی دەرد و ئازاری خۆمان بکەین لە ڕێ هونەرەکەەوە و ئێستا لە ڕێکردنەوەی ئەم فستیڤاڵانە لە ڕێگەی ئەم ئەولەمەیەکی ئێستا هەیە ئێمە کاتی ئەوە هاتووە کە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێی ناسنامەی کوردی خۆمان لە ڕێی ئەم فستیڤاڵانەوە
بە دیار بخەین لەبەر ئەم فستیڤاڵانەوە ئاشکرایکەین لەبەر ئەوە بۆ من هەر کوردێک ئەچێتە هەر جێگێکی ئەم دنیاە خۆی بۆ خۆی گرنگی خۆی هەیە و پێناسەی کەشناسی کوردی بۆ شوێنێکی تر ئەگوێزێتەوە و لە شوێنێکی تر کورد بە دنیایکی ترە ناسێنێ. بەڵێ خات و فرمێسک من دوا پرسیارم لێت ئەوەیە دوای گەڕانەوەت لە میسر خات و فرمێسک دواتر سەرقاڵی چیە بێت ئایا پلانیکەی بەدەستەوەی بۆ هاتوویان هێشتا زۆر جارە فرمێسخان پلانی تر بێگومان بەدەستمەوەیە ئەوە لە دوجارە قسەی لە سەرەکەم کە لە هەردوو لە مەغریبیش و لە قاهیرەش لەوێ لە هەردوو لە ئەو ژنانە ئەیانویست بێنە ناو شانۆی کوردیەوە پرۆتۆکۆلمان لەگەڵ ئیمزا بکەن واژوو بکەن کە چۆن دەرگایەک هەبێ ئەوان بێنە کوردستان بتوانن ئاوێتە بوونی توانای ژنانی شانۆکاری کوردی لەگەڵ شانۆکاری خۆیان تێکەڵ یەکتریکەن و دوو ئەم دوو کولتورە چۆن بتوانن تێکەڵاو بکەن و من لە داهاتووە لە دوای ئەمە ئێستا لە ئامادەکردنم بۆ دووهەمین دیداری دیمانەی شانۆی کوردی دیاسپۆرا کە لە شاری هالە سازەکرێت بۆ ئەوە بۆ پرۆژەیەکی نوێ ئێستا نامی قسەی لەسەرکەم هەتاوەکو کاتی جێبەجێکردنی. بەڵێ خات و فرمێسک مستەفا سوپاس کە ڕاستەخۆ لە ئەڵمانیاوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن هەمیشە.